بەڵێ وەکو سەرەتا ئاماژەمان پێکرد دووتەوەری بەرنامەی ئەمڕۆی بیانی باش کوردستان لەسەر پەروەردەیە لەسەرکردنەوەی دەرگاکانی خوێندنگە و قوتابخانەکانە بە تایبەتی بۆ منداڵ ئەمڕۆ میوانێکی تایبەتمان هەیە ئەویش مامۆستا ئەمین سەپان پەروەردەکار و شاعیری بواری منداڵان مامۆستا زۆر خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵمان سپاسی ئەوەشەکەم بۆ ئەم دەرفەتە هیوادارم مناڵەژی کەڵەکان ئێستاکێ هەستا بن و گویان لە دەنگی من بێ لێرەوە چاویان ماچەکەم ئینشاءڵڵا سبەینێ من و ئەوانیش بە دارا و زارا و مێژی زۆراب شاد دەبینەوە هەرچەند ئەمان نەماوە ئێستاگە بەڵام ئێمە لە ناخماندا ئەمە جێگیر بووە هەتایە نە باڵدار و نەدارا و زارامان لەبیر ناچێت. زۆر باشە مامۆستا پێم خۆش لەو پرسیارەوە دەست پێ بکەم بەیانی با بڵێن دەرگای خوێندنگەکان قوتابخانەکان ئەکرێنەوە و قوتابیەکان ئەوانی کە لە سەرەتایین ئەبێ خۆیان ئامادە بکەن و بڕۆنە بەرپرۆسی خوێندن مامۆستایان چۆن ئەبێ پێشوازیان لێ بکەن لەم قوتابیە تازانە بە درێژایی تەمەنی من ئەو 43 ساڵی لە بواری پەروەردەیشم کرد و ئەم 10 ساڵیش لە بواری ئەدەبی مناڵانە پێم خۆش بووە زووتر قوتابخانە بکرێتەوە و بە دیداری مامۆستا و قوتابیەکان شاد ببمەوە چونکە ئەو ماوەیە کە بۆ باسی من زەمانێکی دێرین ئەەکەم وەکو ئێستا نەبوو خەڵکەکە هەر لەگەڵ هاوێنە پایدۆزی لێکا و ئەم وڵاتە ڕەنگینە بەجێڵێ و ئەڕوا بە کۆمەڵە شوێن ئەوەیشی کە بەها جوانەکانی ئەم زۆروشتەیە لە بیری ئەکات یاخو خۆی بە کۆمەڵشتووە خەریکەکە دوورە لە پەروەردە و فێرگرتن بەشێکی زۆریشان وەک دڵسۆزی دایک و باوکو و ئەمانە ئەڕۆنە ئەو خولی فێربوونی ئەلفوبێ و خولی مەلەوانی و خولی مۆزیک و خورانێکەوە مناڵ گەشەی پێکات ئەوانە کارێکی زۆر باشە لە وڵاتی ئێمە بە تایبەتی لە سلێمانیا ئەمە بەرەو پێشوونێکی زۆری بەخۆی و بینیوە. مامۆستا گەر پرسین مامۆستا ئەمین چ شعرێکی هەیە بۆ دەستپێکی ساڵێکی نوێ؟ شعرێکی بۆ دەستپێکی ساڵێکی نوێ بەسەر چاوە با پێش ئەوەی بچین بۆ لای شیعری مناڵان بۆ نەچین بۆ لای ئیبراهیم ئەمین باڵداری مامۆستای مناڵان زۆر باشە چونکە ئەو ئێمەی ئاوا هێنکەرێ من جارێکان من چووم بۆ چاوپێکەوتنێک ئەو وەختە ئیبراهیمی قادریوەکرد ئیبراهیمی میلۆدیە مابوو ئێمە تەواومان کرد بەیانی چوومەوە لە بادی بچم بۆ چوم بۆ دوکان بۆ قرتاسی هەوا لە جادەیە وەرەزی سەیرم کرد کچێکی نازدار لە بەر قاپێکەمە وەستاوە ئاوتم خواخوا داوێتی ئەم پەپولیە چییە خۆ من کوورە وتی مامۆستا ئەم شەو ئەو شعرەی خوێنتەوە هەمووی باسی جوانی من بوو وەک ئیلهامی شعری گۆران بە سروشتا ئاشوویتەوە وردە بە جەستەی پڕ لە جوانیمدا شۆڕ بوویتەوە وتم ئازیزەکەم ئەوەی وتم هەمووی ئەندێشە و خەیاڵ بوو لە ئاسمانی شیعری منە ئەستێرەیەک نەبوو دوور لە سایقەی ساماڵ بوو ئەو نازداری کە بە خەیاڵ ئەمۆنراوەم بۆ دانابوو ئەوە تابووی جوانی ڕۆحی پاکی ئیبراهیم ئەمین باڵدار بوو تابلەیەکی جوان و قوربانە من لەگەڵ یا ئەژیم تا ئیزاکێ 5 کتێبمەیە بۆ باڵداری ڕەحمەتی ئەمەیان کە ئەڵێم کتێبم هەیە یعنی ئەمە هەوێنی عینی تایە باڵداری تایە ئەمە ساڵی 1970 دامناوە 50 ساڵێک لەمە و پێش کە هەر پیا و سەیری ئەکا
بەڕاستی چێژێکی لێ وەرەگرێت چونکە ئەم توراسی ئێمە توراسێکە نەمانتوانیوە وەک پێویست پارێزگاری لێ بکەین بەداخەوە کەلتوری ئێمە بەرەو فەوتانە ڕوا زمانەکەیشمان خۆتان نەزانن ئێستاکە لە چ قەیرانەکایە وەک ئەوانی لە دەور و پشتمانن دوژمنە باو کوشتانەی ئێمە خۆشمان بووینەتە مۆتەکە بۆ لە ناوچوونی کەلتوری نەتەوەی و زمانی دایک. زۆر باشە چۆن بتوانین ئەم بەو ڕۆحیەتی کە جەنابەت لە شعرەکەش باست کرد بۆ ڕۆحیەتەوە خوێندکارەکانمان بەرەو خوێندنگاکان بنێرین و مامۆستایان و خوێندنی لا خۆشەویست بکەین. ئێمە قوتابیمان خۆشەوێ باوەڕ بکە بە درێژایی تەمەنی من ئێستا گوێی لێیە ئەوەی کە ئازارما تەنها دوو قوتابیە ئێستا دکتۆرن دکتۆری سۆنەر و دکتۆری ئەوەن هەموو جارێ ئەکەیان بینم عزرخواییان بۆێنەوە هەموو جارێ ئەڵێ مامۆستادارێکی لیاوم ئێسێژەر ئێشیە وتم وەڵایی تۆ چارش بۆ ئێژەکەی بەڵام من ناخم ئازار چێشە چونکە ئەو مناڵەژی کەڵانەی کەوا یەن بۆ لای مامۆسا بە قوتابخانە بە قیبلەگای خۆیان و مامۆسا بەڕابری خۆیان ئەزانن ئەواش ئەگەڕێتەوە بۆ ئەو خێزانە ئازیزانەی ئێمە کە چەند بەها بە مامۆستایان چەند ئەو مناڵی گۆش کردووە ئەو بە خۆشەویستی مامۆستا بەڵام بەداخەوە ئێمە کە مامۆستا قاڵ ئەبێت کە مامۆسا ئەبێ بە خاوەنی ئەزمون کە مامۆسا ئەتوانێت لە دنیای پەروەردە و فێرکردنە باڵ بگرێتەوە ئەو وەختە لە باڵی هێن و پێ خانە نشینی یەکەن ئەڵێن بڕۆ لە ماڵەوە دانیشە وشەیەکی ناشرین کە لە دنیا من ڕقم لێتی ئەم وشەی خانە نشینە یعنی بڕۆ لە ماڵەوە دانیشە لەوەتی ئەم ئەمینەی لە خزمەتی ئێوە و لە خزمەتی بینەرانایە لە 2002 من خانە نشین بووم باوەڕ بکەن کوڕە باشەکەم کچە نازدارەکەم کە خانە نشین بووم من پێویستیشم بە پارەی هین نەبوو بە پارەی مامۆسایەتی بەڵام ئەوم بە پیرۆستر ئەزانی ئەو پارەیەم بە حەڵاتر ئەزانی وەک چۆن لە یەکەم تاعینما لە بنگردی خەڵاتێ لە 23/7 چوون بۆ ئەوێ کە چوومە حرەمی قوتابخانەکە باوەشم کرد بە پایی قوتابخانەکە و ماچم کرد و هینەکەی خۆڵەکەیم کرد بە چاوما بۆیە ئیسژوا ئەزانن من دوو قاج سپیاوم کردووە ئەو هوی تۆزەیە کە بە حەیاتی لە دەم و چاوم نابێتەوە هەر بەو ڕۆحیەتەوە هەر بەو ڕۆحیەتەوە ئەوم لە بیرچوو بۆتان بڵێم کە ڕۆژتینە ئەوێ نین کرابووی مامۆستاکان نهاتە بوو منیش شاکانم داگرت و شڕە و پڕێک لەوێ کۆبوو بوویەوە من چووم دەم و چاوم شت و هاتمەوە ئەمانە نوێژەکەم کرد طبعاً کە لە بە سیارە و بەلەم و بە وڵاخ و ئەوانە تاگەشتینە بنگرت ئەمە لە ژێر ئەم شڕە و پڕێەوە فەراشەکە سێرمەکە ناوی هەوڵا کۆڵحاج عەبدوڵڵا بوو کابرایەکی زۆر خۆش بوو کە ئەوەم کرد لەو فرسەتی هێنا بوو چوو بوو بۆ ئیدارە ئەو وەختە مامۆستا حەمەدڕەشی خوشکەزای کەمالی شێخەری بوو مامۆستا ساڵح بوو کۆمەڵی مامۆستا ئازیزی لێ بوو ئەم گێڕانەوەی جۆرە هێنێکی تایە جۆرە سەرنج ڕاکێشێکی تایە چوو بوو مامۆستاکانی وتبوو بەخوا مامۆستایەکمان بواتۆ ڕم بێت تەختەی نوقسان بێ ڕۆژ بێ گوروودانەوە مامۆستا ئەمین زەبانە ئەوە لە گوێ گەشتی تێرە بەخوا لەو وەختەوە ئەلڤیەکە و عەرەبی پۆلیسی ئەو وەختە لە پۆلیسیا هەبوو
کاڵا بڕا بە باڵاما لەم وەختەوە ئەیتر ئەم ئەڵێن مامۆزا ئەمینی ئەلفێ و مامۆزا ئەمینی پۆلی یەک و ئەمانە منیش فقهی پێوەکەم بۆ ئەوە ئەم تۆزە درێژم مایە کە کاتێک خاننشینیش بووم لە مەکتەبی سوورکێ و خۆ دوکانەکەشم بەو بەرەوە بوو دەسم کرد بەگریان ئەوە پایەکە نەبوو لە دەرەوە بەردی مەڵکە نییە تۆزێ تۆزاوی ئەوانشە دیسانەوە حرەمی قوتابخانەکەم ماچ کرد و فەرمێسکەکانم لەگەڵ ئەو تۆزی هێنا هین بوو ئەو هەموو میکیاجە جوانەکە کە ئێساگە بەسەر ڕوومەت و لێوەکانمەوەیە ئەوەیشی خۆڵ و هێنەکەی خاکەکەی مەکتەبی سوورکیەوە ئێتر لەو کاتەوە تا ئەم کاتەی لە خزمەتی ئێوام وا 12 ساڵەخانە نشین بووم خەریکی ئەدەبی مناڵانم وازشم لە ئەلفوبێکە نهێناوە و پەیمانگایەکی فێربوونی ئەلفوبی کوردی و کتێبخانێکی ئەدەبی مناڵانیشمەیە خۆمی پێوە خەریکەکەم ئەگەر خواتە من بە کاروانەکە بەڕێەکەین. زۆر باشە مامۆستا لەو ئەلفوبەیە کە جەنابەت باست کرد ینی هەندێک ئەنی تێبینی هەیە بۆ نمونە کاتێک باسی کەبابەکەین کەباب بەیەکەی خوێندووە بەڵام کەیەکەی نەخوێندووە ئەمە چۆن یعنی تاوەکو ئێستا ماوەتەوە چارەسەری ئەوانە ئێستا با بڵێن ئەم وڵاتی ئێمە شاری بێساحیبە ڕەمێ کەسانێک پیان ناخۆش بێ ئەمە ئەەکەم ئێمە ئەم ئەلفوبی باڵداری ڕەحمەتی هیچ کێشەیەکمان نەبوو بەڵام خوا ئەگەر بێوێ غەزەب لە مێرولە بگری باڵی لێ پەیاکە ئێمەش گڵی دوڵ دەرمانە وامانزانی ئەوەی لە دەرەوەی بێ لە خارجەوە بێ ئیتر ئەوە هەمزاغایە ئێمە هاتن ئەمەی باڵدار لە 2003 مامۆستا عەبدوڵڵا گۆڕی لە سلەیمانیا ئەو وەختە دوو حکوومەتمان هەبوو وەکو ئیسە نییە لە 12 حکوومەتمان هەبێ ئەو وەختە لە هەولێر و لە کەرکووک باڵداریانە خوێند بۆ چارەڕەشی ئێمە بڵین ئەگەر لە تەپەی مەلا عەبدوڵڵا باڵداری خوێنرابێ لە ئیسکان کتێبەکەی مامۆستا عەبدوڵڵایان دوایی کە ئەوە بوو ئیدارەکان یەکیان گرتەوە وتیان با نەشیش بسووتێ و نەکەباب نەیانزانی ئێمە هەموو مناڵی کورد ئەسووتێت هاتن گۆڕیان بەچی بە کتێبێکیکە کە پێوەترێ خوێندنی کوردی خوێندنی کوردی بۆ کێ بۆ سریانی بۆ عەرەبی بۆ فارسی هاتن ئەمە هێشتا ئەمەی کە بۆ پرسیارەکەی جەنابێ وردە ژیرانە سەرەکەوی بۆ ئەوەی دەرگا بۆ وەڵامەکانی من بکەیتەوە هاتن ئەم کتێبەیان هێنا هێشتا هیچ فێر نەبووە پیت فێر نەبووە خوێندنەوە فێر نەبووە باشە ئەڵێ کتێبەکەت دەربێنە ناوی خودای لێبێنە ڕستە بکەوە وشە بکە بە بەرگە ئەمە هی پۆلی 6 تا 3 متەوەستەیە ئەم منهەجە باشە ئایا وەک ئەم دانەرانە ئەم کاریان کرد کەس 265 لاپەڕەیە لە باتیش 40 لاپەڕەی باڵدار ئەمان هاتن 215 لاپەڕیان بۆ زیاو کرد بەردی زل هەڵگرتن نیشانەی نەوەشاندنە وایان زانیوە ئیتر بەم گەورەیە باوەڕ ئەەکەی دوو کتێبە کتێبی هینی یەکەم هی دووهەم ئەم ساڵیش ویسمان کۆنفرانسێک هەبوو لە هەولێر ئەم کتێبە و لابرین کتێبەکەی باڵدار بێنەوە کاک فەریاد فازل لە ئەڵمانیاوە خەریکی ئەو ئیشە بوو هەرچەند بابەتەکان
لە ئاستی پێویستانە بوو بەڵام هەرمادەم دارا و زاراگەی دێبوو هەرمادەم ئەلف و بێگەی بۆنی ئەلف و بێگەی باڵداری لێهات من نقم لە خۆم بڕی لە باتی ئەوەی ڕخنە بگرم ئافرینم لێکرد چونکە ئەمزانی ئەوە چارەسەری بەشێک لە قەیرانی فێربوونی ئەلفوبێی کوردی و زمانەوانیەکە باشە مامۆستا ینی جیلی ئێستا جیلێکی تەکنەلۆژیە ینی بۆ نمونە ئێمە لە ساڵانی ڕابردووە ڕێنواز لە پۆلەکانی سەرەتایە مامۆستا ڕەنگە تۆپێکە بۆ یاریمان پێ بکردا ئەویش دوای دەرچوونمانەگەر دەرچوی نایە بۆیان نەکڕین بەڵام ئێستا هەر مناڵێک لە ماڵەوە ئایپادێکیە یان موبایلەکەی باوکی دایکی بەکارێنێ وشە ئینگلیزیەکان هەر لە موبایلەکەەوە کەیکێتە وشە ئینگلیزی هەتاوەکەوەی کە دایەخی لای ئەبین بۆچی مناڵی ئێستا زۆربەی وشەی ئینگلیزیە زانەیە بۆچی وشەی کوردی نازانێت بۆ ینی وشەی ئینگلیزی بەو شێوەیە بۆ ئەو ئاسانترە وشەی کوردیەوە ئاسانیە چۆن بتوانین ئەم خۆشەویستیە ینی خۆشەویستی زمانی دایکی لا شیرین بکەین بۆی کە کوردیەکە باشتر بزانێت ئەمە خەتای مناڵەکە نییە بەڵێ پەروەردەکارەکە خەتای خێزانە ئەوە بەڵێ خەتای ئەوەیە ڕۆژێک ئەڵێ قسە ڕاکێشێ ڕۆژێ ئەم کتێبی خاڵخاڵۆکەیە لە چاپخانەی کە کۆن هێنام بزدانە بۆ ئەوەی هەتاوەکو 6 دانەکەی کە ئێنە بێ هەروە دڵم پێخۆش بوو لەگەڵ دەزی خۆما هێنام لەسەر شۆستەکە دامنا تا دوکانەکە بکەمەوە کشێکی نازدار هات بڕۆ و برژانگەکانی تێکەڵ بە یەک بوو گوپەکانی ئەو سێ قات سوراوە سپیاوە کردووە جلە جوانەکانی بووبوون بۆ ئەوەی کەوا من زەرنجم ڕابکێژێ وتی بابەگیان پۆلیسێ بوو خوا خاڵخاڵەکە یەکەم بۆ بکڕا ئەڵێم سەعاتێ پێش ئەوە ئەم کتێبم هێنا باوکەکەی وتی هەفتەی پێشوو لەوەم بۆ نەکڕی وتی ناتوانم ئەو کەلیمەیە وتی وەڵا گاڵتەیەکەی بۆ نەکڕیوم مناڵ ئەوەیە وتم ئەوە کتێبێکی کە بوو بابەژیان هێنێ کردووە بەڵام من ئەم کتێبە ئێساکی ئاوا چاکم کردو زانیومە توێی بۆ ئێرە ئەم بیزدانەیە ئەکەم بە خەڵات بۆ ئەو مناڵانەی خاڵخاڵۆکەیان خۆشەوێ کە یانێ باوەڕ بکە وەکو کوڕگەشایەوە چونکە ئەو مناڵە چی خۆش بوێ ئەوە فێر ئەبێ بەڵام دایک و باوکەکانی ئێمە ئێستاکێ هەر لەبەر ئەوەی چەنووشەیەک لە ئینگلیزی فێر ئەبن هەر لەبەر ئەوەی وابزانن ئەم مناڵانەی ئەچێتە قوتابخانە ئەهلی و نێودەوڵەتیەکان ئیتر ئەم لاانێ بەولاوە ئێمە مامۆساکانمان هەمووی شادەی شەشی ابتیدایی هەبوو ئەوە باڵداری ڕەحمەتی بوو ئەوە عین شەونم بوو ئەوە عوسمان هەورامی بوو ئەوە هەردی بوو ئەوە ئەلفبێ هەوری بوو ئەوە کێ بوو ئەوە کێ مجارەکە نییە لەوە چی هەمویان باز بکەین ئەمانە هەمویان شەشی ابتیدایی بوون هەزارانی وەکو ئەمین سەپانیان پێگەیشت ئێستاکێ بچووکی ئەو ئەلفوبێ ئەگا کە ئەو پێی فێر بووە لەو زەمەنە باسی پەنجاکانە ناوەڕازی پەنجاکانی بۆەکەم ئەو وەختە ئیتر ئێمە هێنامان هەتا ئەم پرۆسەی ئازادی و 30 ساڵ لەمە و پێشی نەکبەتی ئێمە لە باتی ئەوە ئێمە بگەینە سەر و هەور کەوتێنە ژێر باری کۆمەڵێ داتا و دەستور و دەستورێ کە لە دەوروبەر و لە دەرەوەی دەوروبەریش بوونەتە مۆتەکە بۆ مناڵی کورد بۆ ئەوەی زمانی دایک و کەلتوری نتەوەی فەرامۆش بکات زۆر باش مامۆستاگیان وەکو دەزانی سبەینێ وەجبەیەکی نوێی خوێنکاری پۆلیەک دەڕاتە قوتابخانە لێرەدا ئەرکی مامۆستا چییە تاوەکو وا بکە هەم قوتابخانە و هەم خوێنی کوردی لا خۆشەویست بێ وەکو دەزانین ئەوان ئەزمونێکی نوێ و تازە کەوتونەتە ئەم ئەزمونەوە ئێستا وەک من وا بۆ یەچم ئێستا چۆن مناڵەکان جلە جوانەکانیان لەبەر کردو و کراسە سپێکە و پانتۆڵە ڕەساسەکەیان ئێوە خۆیان ڕاشانوت و بۆنی خۆشیان لە خۆیان ناوە و ئەنجا
ئەم کچە جوانانە پرتێلەکەیان بەسۆ لە سەریان و ئەڵی پەپولن پۆل ڕێەکەون بۆ قوتابخانە. خۆزگە من ببوومایە بە 200 کەرتەوە بچوومایە بۆ 200 مەکتەب پێشوازیم لەو مناڵانە بکردایە. بەڵام لەخوا بەزیابێ مامۆساکانی ئێمەیش بە ئەمانەتەوە پەیامی پەروەردە و فێرکردنیان هەڵگرتووە. ئەوان لەگەڵ چوونی ئەم قوتابێژی کەڵە جوانانە ئەوانی لە بەردەرگا وەستاون چی ئەکەن؟ ئەڕۆن بەرەو پیری ئەو مناڵانە، چونکە ئەرکی سەرشانمانە ئێمە وەک مامە دایک و باو وەک چۆن ئەرکی سەرشانەتی مناڵی پەروەردە کردووە هەتا تەمەنی ئەگاتە 6 ساڵ، هەرچەند لە ئەوروپا ئیسە بۆ بە 7 ساڵ و پۆلی 12 بۆ بە 13 بۆ ئەوەی لە قەیرانی ئەو تەکنەلۆژیایە جەنابێ ئاماژە و بێگرت دوورکەونەوە. ئەوان باوش ئامێزیان بۆ ئەگرنەوە ئەیان بن بۆ پۆلەکانی خۆیان. بەڕاستی ئەوە ڕۆژێکی خۆشە و جژنێکە بۆ مناڵ و جژنێکیشە بۆ میلەتەکەمان کە حرەمی قوتابخانە ئەکرێتەوە. هیوادارم ئەم ساڵ ببێتە ساڵێکی زۆر خۆشەویست و زۆر جوان و زۆر ڕازاوە بۆ مناڵی نەتەوەکەم. زۆر باشە. مامۆستا چۆن بتوانین قوتابخانە لای قوتابی ئەو قوتابیانی کە قوتابی سەرەتایین خۆشەویست بکەین بەگشتی قوتابخانە، ینی بە ماڵی دووەمی خۆیانی بزانن ڕێز لە مامۆستاش بگرێ قوتابی پێویستە. چۆن باوشی ئامێزی دایک یەکەم قوتابخانەیە بۆ پەروەردەکردنی مناڵ، ئەو دەمە ئێمە دایکمان کۆمەڵی گۆرانی فێرەکردین، خۆشەویستی نیشتیمان، خۆشەویستی دایک و باوک، خۆشەویستی دراوسێ، خۆشەویستی شار و نیشتیمان و زمانەکەی. بەڵام ئێستا هەر لەگەڵ فێربوونیە وەکو جەنابوتی بۆ ئەوەی خۆی و هاوسەرەکەی و برا گەورەکەی و ئەمانە نەبن بە هاانی بۆ ئەوانەیەکی مۆبایلیان بۆ کڕیون یانە دەستی هەرێکێ لە سوچەکە چوون بۆ ماڵی 6 کەس بوون باوەڕەکەی 6 مۆبایل لێ بوو هەرێکێ لە سوچەکە کەسکۆڵی کردبوو خەریکی بەکارهێنانی بوون. ئەمە نەک ئەوەی ئەمە بەڵایە کە تووشمان بووە کەلتوری نەتەوەیەتیمان بە تەواوەتی خستۆتە ژێر ڕکێفی تەکنۆلۆژیایە کە پەیوەندی بە فێربوون و کەلتوری ئێمەوە نییە لە سەرەتادا. ئێمە نامانەوێ بڵێین لە تەکنۆلۆژیا دابڕین، ئێمە نامانەوێ زمانی ئینگلیزی و عەرەبی و فارسی و تورکی نەزانین، بەڵام ئەمانە نەکەین زمانی کوردی نەکەین بە قوربانی ئەم زمانانە. ئەوەمی کێشەکەم. زۆر باشە، زۆر باش مامۆستا. پێمان خۆشە لە کۆتایی بەرنامەکە شعرێکی دڵخواز شعرێکی خۆت بۆ ئەم کاتی ئێستا پێویست بێت پێشکەشی بینەران و مناڵانی بکەیت. فکرم نەبوو کتێبێکم دیارە هێنا بوو ئەمە تا هەمووی کتێبێکی کەیە لەو کتێبانەی کە بۆ ڕۆحی پاکی باڵان ناوم ناوە کۆلارەکەی باڵدار. مامۆستاگیانەگە بتوانانی پێشانی کامێراکەشی بێت. باشە. ئەوە ئەم کتێبەیە باشە. ئێمە لێرە ماوەکە ئەبوایە بۆ ئەم ڕۆژە پیرۆزە و بۆ سبینێش تەوەری دووەمیشمان هەر لەسەر هەمان بابەتە میوانی تریشمان ئامادە دەخوێنین. یەڵا مناڵی بچووک خەنجی لانەی ئێسک سووک وەرن پێکەوە بژین بۆنی خۆشی هەڵمژین ئێمە کوردین دەخوێنین تۆوی زانست دەچێنین. پەڕاوی ڕازاوە و جوان لەگەڵ هەڵبەستی ڕەوان بە کۆشش بە تێکۆشان دەگەینە ئاسۆی ژیان ئێمە کوردین دەخوێنین ئاواتمان بەدیدێنین. بەهاری کوردەواری دیمەنی لادێ و شاری کردەوەی نەوەی ئاری
چاکەیە و ڕاستی و دیاری ئێمە کوردین دەخوێنین لە دوژمن تۆڵەسێنین پاژەزان نیشتیمانە سربەستی کوردستانە پیشە و کار و فرمانە بڕواژ بۆی پشتیوانە ئێمە کوردین دەخوێنین سەربەرزین بەختەوەرین. دەستخۆش مامۆستایان سپاس بۆ مامۆستا ئەمین سەپان پەروەردەکاری منداڵان و شاعیر سپاسکەم بەیانە پڕکردی نادۆری منداڵی قوربانتان بم منی سوپاسی ئێوە و سوپاسی بینەرانی عزیزەکەم کە ئەم بیست چرکەیە لەگەڵ مابوون هیوادارم قسەکانم کلێنێکی لە دنیای پەروەردە و فێرکردن پڕکرد بێتەوە. سپاس بامادەبوونی بەڕێستان مامۆستا خۆشحاڵ کردین.